لە شاری سلێمانی بەهۆی بوونی دیاردەی سەرپێچی هەندێک لە شۆفێرانەوە بە لێخوڕینی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل بە مەبەستی پێشبڕکێکردن و لێخوڕینیان بە شێوەی مەترسیدار هاوکات لێخوڕینی ماتۆرسکیلی بێسەرەتا لە شەقامەکانی شارەکە و بەرزکردنەوەی دەنگی بزوێنەرەکانیان بۆتە دیاردەیەکی ناشارستانی و هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەو ئۆتۆمبیلانە دیاردەیەکی زۆر ناشرین و ناشارستانیە، سەوتەکانی بە حەقەت بەرزەکەنەوانێ سەوتی زیاد لە حەدە و خەڵکە ترسێنن. جاری وایە بەلای خەسخانەیەکە ئەڕۆن، بەلای مەکتەبێکە ئاڕۆن، ئەم فڕەی پێەکەن زۆر شتێکی ناشرینە. یا ماتۆڕەکان ئەی خەنە سەر یەکتایە و بە سورعەتی بەم جادانەیە ڕۆن بوونەتە هۆکاری دەیان حادیسە، دەیان ماڵی خەڵکیان وێران کردو، ماڵی خۆیان وێران کردو. بە حەقەت حەق نییە ئاوا بەکاری بێن، حەقە دایرەی هاتوچۆ ڕێوشێنی پێویست بگرێتە بەرامبەر ئەم جۆرە کەسانە. دیاردەی ناشارستانی کە بەهۆی لێخوڕینی ئۆتۆمبیل بۆ پێشبڕکێکردن بە شێوازی مەترسیدار جگەلەوەی هاوڵاتیانی نیگەران کردووە، لایەنە پەیوەندیدارەکانی هاتوچۆشی هێناوەتە دەنگ بۆ مەبەستە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕێو شوێنی توندیان گرتووەتە بەر و گەراجی دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیل لە شارەکە پڕبوون لە ماتۆرسکیلی بێسەرەتا و ئۆتۆمبیل کە سەرپێچیان پێکراوە. بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ڕێ مەفرزەکانی سەر بە بەڕێوەبەرەتی قەزای ناوەندووە بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ هێزەکانی ئاسایش و هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی فریاکەوتنی سلێمانی توانیمان دەست بەسەر 6 لەو جۆرە ئۆتۆمبیلانە بگرین کە لە کاتی سازان و ڕێخستنی پێشبڕکێ بوون. ئەو ئۆتۆمبیلانە گیراون و چەند ئۆتۆمبیلێکی تر هەیە زانیاریمان لەسەریان هەیە، هاوڵاتیان هاوکارمان بە ناردنی زانیاری بە ڤیدیۆ یاخود بە فۆتۆ یاخود بە هەر جۆرە زانیاریکی تر بە هەندوەری دەگرین و چاودێریەکەین و لە ڕاستیدا ڕێگە نادەین هیچ شۆفێرێک مەترسی بۆ خۆی و بۆ هاوڵاتیان دروستکەوە بێتە مای بێزارکردنی هاوڵاتیان. بۆیە داواکاری لەو جۆرە شۆفێرانە کە بزانن بە سازدانی ئەو جۆرە سەرپێچیانە لە دەستی یاسا ناتوان هەڵبێن و مەفرەزەکانمان لە هەموو شوێنێک کە بزانین درکی پێ بکەین لەو شوێنانە بە شێوازێکی تۆکمەوە بە پلانێکی داڕێژراوە بە هەماهەنگی لەگەڵانە پەیوەندیدارەکان توانایی دەست بە سەراگرتنی و جۆرە ئۆتۆمبیلەمان هەیە و دڵنیا هەواڵاتیان دڵیان دەکەینەوانێ کە کار لەسەر بنەبڕکردنی ئەو حاڵەتە مەترسیدارە دەکەین. دیاردەی شۆفێریکردن بە ئۆتۆمبیل بۆ پێشبڕکێکردن بە شێوازی مەترسیدار و لێخوڕینی ماتۆرسکیلی بێسەرەتا بە بڕای هاوڵاتیان و لێپسراوانی هاتوچۆ جگەلەوەی هۆکارێک بوون بۆ بێزارکردنی هاوڵاتیان هەندێک جاریش بەهۆی ئەو سەرکێشیانەوە کە بە لێخوڕینی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلەوە کراون ڕووداوی نەخوازراویان لێکەوتوێتەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.